عزیزانی خۆم سڵاوی خواتان لێبێت فێرخوازانی بەڕێز لە مەسەلەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە زۆر گرنگە دایک و باوک هاوکارێکی باشی منداڵەکان بن زۆر گرنگە هەموو مامۆستا بەڕێزانیش کە تەجروبەیەکمان هەیە و یاخود تەمەنێکمان هەیە و یاخود وەکو ئەڵێت بەرچاوڕوونیەکمان هەیە لە چاو خەڵکەکانی ترا کەم تا زۆر کار ئاسانی و هاوکاری بۆ گەنجە جوانەکان بکەین. ئێستا لە کوردستانە خۆشبەختانە جیاواز لە ساڵانی پێشوو ئێستا هەندێک بەش و هەندێک کۆلێژ و هەندێک پەیمانگا و زانکۆش کراوەتەوە کە بێجگە لە حکومی منفەسێکی ترە و دەرگایەکی ترە بۆ گەنجە جوانەکان کە بەناوی پەیمانگای ئەهلی و زانکۆی ئەهلی. تۆ تەسەوور بکەن مثلەن ئەمەی لە بەردەستی مندا پەیمانگای تەکنیکی بە پایتەخت یان زۆرە لەو پەیمانگایانی تر کە لە شار و شارۆچکەکانە هەیە جا بە زۆری هەیە لە هەولێرە هەیە لە سلێمانی هەیە لە دهۆکە هەیە فەرعی هەیە لە شوێنەکانی تر. ئەمەش ڕێگایەکی ترە بڕاستی بۆ گەنجە جوانەکان. زۆر جار من ئەڵێم گەنج لە جیاتیەوەی کە ناوی نێتەوە و لە جیاتیەوەی کە لە شوێنێک ناوی بێتەوە کە خۆی حەزی لێ نییە و مثلا ناوی هاتوتەوە لە شارێک لە شارۆچکەیەکی دوور لە ماڵی خۆیان 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ دەوامەکە بەڵام حەزیشی لێ نییە بەڵام دەکرا پەیمانگایەکی ئەهلی یاخود زانکۆیەکی ئەهلی نزیکی ماڵی خۆیان وەری بگرێت بەڵام لەگەڵ دەوامێکی تر بکات لەگەڵ مثلا ئیشیە کارێک کاسبیەک مارکێتێک هەرچیەک بکات. ئەمە ئوستوبێکی زۆر باشەکە لە ئەوروپا ئەم جۆرە نیزامە هەیە و دەبێ بەڕاستی ئەم جۆرە عەقڵێتەش فێری گەنجە جوانەکانمان بکەین. ڕاستە دایک و باوک دەبێ هاوکاری کچ و کوڕەکان بن، ڕاستە دەڵێن ڕەنگە ئیش و کارۆکو پێویست نەبێ، ڕاستە دەڵێن بودجە و دارایەکەی پێویستە بەڵام لەلایەکەوە دەبێ پەیمانگاکان و زانکۆ و پەیمانگا ئەهلیەکانیش هاوکارێکی گەنجە جوانەکان بن، داشکاندنیان بۆ بکەن، تەخفیزاتیان بۆ بکەن و هاوکارێکی زۆر باش و چاکیان بن. تەنانەت هاندان هەبێ بۆ گەنجانەی کە گەنجێک ئەگەر توانی لە پۆلی یەکەم بێت یان دەرەجەی بەرزهێنا لە پۆلی 2 و ساڵەکانی ترە تەخفیزات و وەکوڵێت کاراسانێکی باشیان بۆ بکەن. بەڵام لەلایەکی تریشەوە گەنجەکان خۆشیان وەکو دەرەوەی وڵات و ناوی وڵات بیر لەوە بکەنەوە کە هەندێک جار لەگەڵ ئیشا کارە لەگەڵ هەندێک وەکوڵێت هەڵدانی خۆیان بتوانێت بەشێک تەواو کا کە حەز و خولیای خۆی بێت. بە سوپاسەوە بۆ پەیمانگای تەکنیکی پایتەخت و هەموو ئەو بەڕێزانی تر کە شوێنی باش و چاک من ئەگەر لە بەردەستما بێت ئێستا سێرەکەم بەشی پەرستاری بەشی ژمێریاری کارگێڕی کار نێتوەرک ڕێنمایی کشت و کاڵ هەندێک بەشی تریان هەیە کە مەسەن بەشی دەرمانسازی شیکاری نەخۆشی بەشی ئینگلیزی کارەبا و میکانیک ئەمانە ڕەنگە ئەم بەشانە لەوە چێت ئەگەر ڕازگویانەی بینن لەوە چێت هەندێک بەشی حکومیە دەرەجەی بەرزی بێت بەڵام ئەمان ڕەنگە بە دەرەجەیەکی نزمتر وەریگرێت بەڵام لەگەڵ ڕاستە لەگەڵ پارەکە و لەگەڵ بودجەکەیە بەڵام مهم دایک و باوکە بێ بزانێت و گەنجش بزانێت بۆی ئەم فرسەتانی ژیانیشی نەفەوتێن چکە تەمەنش فرسەتە و ڕەنگە تەمەنەکانش لەدەستی بچێت. بەسوپاسەوە بۆ هەموو لایەک وە بە ئومێدی زانکۆڵاینێکی باش و بە ئومێدیەوەی کە گەنجە جوانەکانمان بزانن چۆن بابەتەکان بڕیارەدەن و چۆن اختصاسەکانی خۆیان هەڵبژێرن. سەرکەوتن بۆ هەموو لایەک سەرفراز بن.